پلانانەی کە لە مێشکمانای بتوانین جێبەجێ بکەین و باشترینەکان پێشکەش بکەین. هەر لە ئێستا ئامادەکاریتان کردووە بۆ فستیڤاڵی هەنار. جیازی ئەم ساڵ چی ئەبێت؟ ئامادەکاریەکان چۆنن؟ هیچ جیازێکی هەیە لەگەڵ ساڵانی ڕابردووە؟ بە پاڵپشتی و سەرپەرشتی بەڕێز پارێزگاری هەڵەبجە هەر لە ئێستا و مانگی لەم و پێشەوە ئێمە دەستمان کرد بە ئامادەکاریەکان هیوادارین لە ئاستی چاوەڕوانی گەشتیاران و سەردانیکەران بین ئەو گاپانەی ئەو کۆمکوڕیانەی ساڵانی پێشوو هەمان بۆ ئەم ساڵ نەهێڵین تیمێکی بەهێز ئێمە لێرەی خۆمان بە خزمەتکارە زانین ئەگەر دەرفەت هەبێت و خوای گەورە هاوکارمان بێت باشترینەکان ئەم ساڵ ئەنجامێن و بەردەوامە بین لە ئەرکەکانمان ئینشاءڵڵا. ساڵانی ڕابردوو هەنێک گلەیی لە کەش و هەوا هەبوو. ئەم ساڵ چیتان کردووە بۆ ئەوە؟ وەڵاهی کەشوهەوا بابەتێکە لە بەرەوەی گۆڕانکاری کەشوها لە هەموو عێراق و جیهان بە تایبەتی لە هەرێمی کوردستان یەکێکە لەو وڵاتانەی کە زۆر کاریگەری کەشوهای پێوە دیار بە تۆزێ پێشبینیکردنی کەشوها زەحمەتە بەڵام هەر ئەبێ بەردەوام بین لە ڕێگەی سمارتفۆنەکانمانەوە لە ڕێگەی پیجی باوەڕپێکراوە کەشوها زیاتر دقیق بین و ئێمە گلەی زۆرمان لەسەر هەیە لەسەر شوێنەکە الحەمدوللا لە بەرەوەی فستیڤاڵەکە تا بێ گەورە ئەبێ گەورە و گەورەترە بێ ئەبێ شوێنەکەشمان هەوڵ بین بیگۆڕین بەڵام بە باشتر نەک بە خراپتر. هیوادارم ئەو پلانانەی کە لە مێشکمانای بتوانین جێبەجێ بکەین و باشترینەکان پێشکەش بکەین.